ئەو حیجابەیت و شیعارەکە ناسنامەیەکە تەعریفێکی تووە بۆ ناو کۆمەڵ. هاندانی ئافرەتی کورد بۆ باڵاپۆشی لە ژێر ڕۆشنایی ئاەت و فەرموودەی سەروەری مرۆڤایەتی تەوەری سەرەکی ئەو پانێڵە بوو. ڕنگدانەوەی قیەمە، ڕنگدانەوەی ئەخلاقە. پانێڵستەکان زۆر بە وردی تیشتیان خستە سەر سوودەکانی باڵاپۆشی بۆ ئافرەتانی موسڵمان و پاراستنی کۆمەلگای کوردی لە بەرەو لادان لە ڕاستە شەقام. ئێمە دەمانەوێت کۆمەڵگای کوردی بەرەو هەڵدێرێکی گەورە دەڕواتن بۆ بە پرسیارێکە لەسەر شانماندایە بۆ ئەوەی وڵات و کۆمەلگامان لە ڕووی کۆمەڵایەتی و ئابووری و هەتا ئاخری بەرەو پێش ببین ئەو هەنگامان گرتوتە بەر. یەکەم شتش کە باش بزانین ئەوەیە کە خوشکانمان توانیان باڵاپۆش بن. یەکێک لە مەرجەکانی سەرکەوتنی ئەم کۆمەلگایە پاکوتەمیز ئەم کۆمەلگایەکە خوشانمان وەکو بڵێ باڵاپۆش بن و ڕێگەی شەریعەتی شەریعەتی خۆی گەورە و پێغەمبەر بگرن. ئێمەش ئامانجمان ئەوەیە زیاتر ئەو کۆمەلگایە لەو زەڵکاوە پیسەیەکەوە ئێستا کۆمەلگای کوردی گردوێتەوە زیاتر دەربهێنین و بۆ ئەوەی داهاتوویەکی گەشتر و وڵاتمان بەرەوە پێشتر بچێت و ژینگەیەکی پاکترمان هەبێت لە ڕووی کۆمەڵایەتیەوە. ئاینی ئیسلام فەرمانی بە ئافرەتانی موسڵمان کردووە جوانیەکانی خۆیان بۆ پیاوانی بێگانە دەرنەخەن و باڵاپۆش بن بۆ ئەوەی سەنگ و قورسایی و ئەو ڕێزە لە دەست نەدەن کە خوای گەورە پێیداون نەبنە هۆکارێکیش بۆ زیادبوونی تاوان و خراپەکاری. کاتێک یەکێک باڵاپۆشیەکەات بە هیچ شتێکە و هەستە تعریف ناکرێت هەتا خۆی ئەو باڵاپۆشیە تاقی نەکاتەوە. ئەو ڕێزوشکۆی کە لەگەڵ ڕێگاکان کە لە سەرجادەکان یا بە ڕێگایەکە ئەڕۆیت لە هیچ شوێنێک دەست ناکەوێت ئیلا ئەگەر شتێک بێ ئیلا ئەگەر باڵاپۆشێکی زۆر جوان بیت و باڵاپۆشیش بەوە نییە کە بتوانین ئەم لەچکە بێ بەسەرتایان بڵێ پەشتەپەڕۆیەکی ئاسایە بەڵکو بەشێک لە خۆتە بەڵکو هەم لەم دنیا هەم لەو دنیاش ڕێزێکی زۆر تایبەتت هەیە لەلای خوا و لەلای ئینسانەکانی تریش. ئافرەتی باڵاپۆش سەنگ و قورساییەکی زۆری لە نێو کۆمەلگادا هەیە. یعنی هەر کەسێک کە باڵاپۆش دەکاتن هەز بە و فەڕەحی و دڵخۆشیە دەکاتن. ئێمە وەک خۆمان زۆر هاوڕمان لەگەڵ هاوڕەکانماندا بووە تا هاوڕێم هەبووە کە بڕیاری باڵاپۆشی داوە دوایەوە پێوتم وتێتی کاتێک کە بەڕێگادا دەڕۆم هەز دەکەم کە قورساییەکی زۆر گەورەم دروست کردە لە کۆمەلگادا کە جاران ئەم شتەم نەبوو. ئێستا هەز بە و گۆڕانکاریانە دەکەم کە لە دەوروبەری خۆمان ڕوودەدەن تەنها بۆی پارچە قماشێک و کەلەچکێکە خەیتە سەری خۆت کە ئەمە نەک لە وڵاتی خۆمانە لە وڵاتە ئەوروپیەکانیشە زۆر چیرۆکمانێ و زۆر بابەتەیە کە باس کراوە کە ئافرەتانی باڵاپۆش سەنگ و قورساییەکی زۆریان هەیە. ڕێکخراوی قوتابیانی کوردستان ماوەی 10 ساڵە ساڵانە هەفتەی باڵاپۆشی پرۆژەی سیمبولی نور ڕادەگەنێت. بەم بۆنەیەوە چەندین چالاکی جۆراجۆر ئەنجام دەدات بۆ ئەوەی سوودەکانی باڵاپۆشی بۆ ئافرەتان ڕوون بکەنەوە. ساڵانەش بەدەیان ئافرەت بەهۆی ئەو پرۆژەیەوە بڕیاری باڵاپۆشی دەدەن. وەلی سەلیم کەناڵی ئەسمانی پێم هەولێر.